سەرەتا بخێراتنتان دەکەم. ڕێبازی قوتابخانەی پێکەوەی پرۆگرامێکی نوێ لە نێو پرۆژەی بنیادنانی تواناکان لە خوێندنی بنەڕەتی و ئامادەیی ئەم پرۆژەیەکی فراوانە لە هەموو عێراق جێبەجێ ئەکرێ ماوەیەکی باشە بڕاستی ماوەیەکی باشی بڕیوە طبعاً بە جێبەجێکردنی لەلایەن ئەنجومەنی کولتوری بەریتانی بریتیش کاونسڵ و بە یارمەتی مادی لەلایەن یەکێتی ئەوروپا و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراق جێبەجێ ئەکرێ لە هەموو عێراقا. ئەمە من تەنها تەرکیز لەسەر ئەم بەشە بکەم کە ئێمە پێ ئەڵێن ڕێبازی قوتابخانەی پێکەوەی لە نێو ڕێبازی قوتابخانەی پێکەوەی بەشێکی تر هەیە پێ ئەڵێن پەرلەمانی قوتابیان. پەرلەمانی قوتابیان پرۆسەیەکی وردە، پرۆسەیەکە بەڕاستی هەر ئەمە نییە کە ئینتخاباتێک بێ و تێپەڕێت و کۆتایی بێ و تەنها ڕەسمگرتن یان قسەکردن بێ لەسەری. پرۆسەیەکی زۆر وردە. ئەم ئەندامی پەرلەمانە ئەندامانی پەرلەمان ئەبن بە دەنگێک، ئەبن بە ڕەنگێک لە نێوان مامۆستایەکان و لە نێوان قوتابیەکانی هاوڕێیاندا. واتە ئەو پێویستیانە چین بۆ ئەوەی گەشە بکەن لە ڕووی عەقڵی و معریفی و جەستەیی و دەرونیەوە چی پێویستە بیکەن لە قوتابخانەکەیە لە چالاکیەوە لە ڕووی وانەوتنەوەوە. ئەمانە هەموو لەخۆ ئەگرێ، واتە پرۆسەیەکی وردە. ئەمانەوێ ئازاد بن، ئەمانەوێ ئازا بن، ئەمانەوێ بوێر بن، ئەمانەوێ گەشە بکەن، ئەمانەوێ ڕێز لە یەکتری بگرن، فرەییان قوبوڵ بێ، کەرامەتی ئینسانیان بەلاوە گرنگ بێ. ئەمانەوێ کاتێک کە قوتابیەک لە قوتابخانەیە کێشەیەکی هەبوو هەموو قوتابیەکانی هاوڕێی سەپۆرتی بکەن، یارمەتی بدەن بەبێ ئەوەی هەست بە کەمی بکە. بۆ نمونە ئێمە بەڕاستی کێشەی هەندێک کێشەمان لە هەندێک بابەت هەیە. بۆ نمونە کەسانی کەم ئەندام لە قوتابخانەکانە پێویستە یارمەتی زیاتر یا پێویستی هاوڕێیەتی زیاتریان بکرێ، هەم لە ڕووی بینای قوتابخانەوە تەسهیلاتیان بۆ بکرێ، هەم لە ڕووی وشیاری و وەعی کۆمەڵایەتیەوە قوتابیەکان و تەنانەت مامۆستایەکانیشمان پێویستە ئەوە بزانن کە ئەم کەسانە پێویستیان یارمەتی زیاتر هەیە، پێویستیان بە سەپۆرتی زیاتر هەیە. بۆیە ئەمانەوێت لە ڕێگەی پەرلەمانی قوتابیانەوە ئەمانەوێت کارێک بکەین کە بتوانین ژینگەی قوتابخانە ژینگەیەکی لە خۆگر بێ، نەک دەرکەر بێ. واتە کاتێک کە قوتابی دێت بۆ قوتابخانە هەست بکە لە ماڵی دووهەمێتی، کاتێک کە مامۆستا بێت بۆ قوتابخانە هەست بکە لە ماڵی دووهەمێتی، کاتێک کە مامۆستا هات بۆ قوتابخانە وابزانێن دەرس بە ماڵەکانی خۆی ئەڵێتەوە، ئەوە بە دڵسۆزی بیڵێتەوە. بۆیە بەڕاستی ئەمانوێ ئەو پرۆسەیە وەک خۆی جێبەجێ بکرێ و لە ئێستاشدا وەکو عینە لە کوردستان، چونکە لە عێراق جێبەجێ کراوە لە زۆربەی پارێزگاکان، بەڵام لە کوردستان 15 قوتابخانەمان لە شاری هەولێر وەرگرتووە بە ڕەچاوکردنی جیاوازیەکان. واتە لە هەموو گەڕەکەکان یان لە هەموو ئەو شوێنانە بەپێی عینەکە تەرکیزمان کردوتە سەر ئەو شوێنانەی کە پێویستە بزانین ئیختلافاتەکانی چۆنە. ئێمە وەکو لە کوردستان بەس تەنها جاری هەولێرمان بە نمونە وەرگرتووە. ئینشاڵڵا من دڵنیام لەوەی کە سەرکەوتووە بین، کە سەرکەوتوش بوون ئەو کاتە ئەگوازرێتەوە بۆ هەموو قوتابخانەکان وەکو کولتورێکی بێت. و ڕاستی ئەمەوێ ئەوەش بڵێم کە کۆمەڵی ئەرک دیاری کراوە بۆ قوتابیەکان، ئەوانەی کە وەکو سەرۆکی پەرلەمان دەرئەچێ، ئەوەی کە وەکو جێگیری سەرۆکی پەرلەمان دەرئەچێ، ئەوەی کە وەکو سکرتێری پەرلەمان دەرئەچێ، ئەوانەی کە وەکو ئەندامانی پەرلەمان دەرئەچن ئەرک و واجباتیان بۆ دیاری کراوە. بەپێ ئەو پرەنسیپانە بەپێ ئەو مەبادیئانە ئەڕۆن ئیشی لەسەر ئەکەن. واتە دوای ئەمەی کە ئینتخابات کراوە بە ئەندامانی پەرلەمان هەڵبژێردرا، کۆمەڵی ئەرک و واجبات هەیە پێویستە دەورەیەکیان بۆ بکرێتەوە یا لە سیمینارێکا بە وردی ئەو شتانیان بۆ باس بکرێت. منداڵ پێویستە لە ئێستاوە هەستی بەرپرسیارەتی لا دروست بێ. من گوێم لە باوکێک بۆ ڕۆژێکیانی وت من خزمەتێکی زۆری منداڵەکەم کرد، بەڵام دواتر نەمتوانی یان بڵین کاتێک کە زانکۆی تەواو کرد نەیتوانی بچێتە سەر ئیشێک، نەیتوانی ئیشێک بکە، نەیتوانی بەرپرسیارەتی هەڵبگرێ. بۆیە بەڕاستی ئەمانەوێ گەنجی ئێمە، ئەمانەوێ مناڵی ئێمە لە ئێستاوە هەست بە بەرپرسیارەتی بکەن، بتوانن بەرپرسیارەتی خۆیان ڕیهی ڕابردوو ئێستا و ئایندەی خۆیان و کۆمەڵگەکەیان هەڵبگرن. بۆیە بەڕاستی ئەمە پرسیارێکی گرنگە. لە لایەکی تر زۆر ئەمانەوێ دەسوپەنجیان لەسەر یەکتری قوبوڵکردن نەرم بکەن، واتە یەکتری نەسڕنەوە. بۆ نمونە ئەگەر تۆ جیاوازی لە من لە ئاینە، ئەگەر تۆ جیاوازی لە من لە زمانە، لە ڕەنگە، لە نەتەوەیە، لە ئایدۆلۆژیا و سیاسەتە و پێویستە وەکو خۆت قوبوڵت کەم نەک وەکو ئەوی کە من ئەمەوێت تۆ هەبیت. واتە من ئەمەوێ کاتێک کە تۆ قوبوڵ بکەم وەکو خۆت، وەکو جیاوازیەکانی خۆت من تۆ قوبوڵ بکەم. یعنی ئەمانەوێ کاتێک کە قوتابیەک پۆستەرێک لە قوتابخانەیە هەڵ ئەواسیە خۆی کاندید ئەکا، پێمان خۆشە تەڵەبەکە قوتابیەکانی دیکە
پۆستەکەی لێ نەکەنەوە نەیدەڕێنە بۆی ئەمانە ئەم کولتورە لە ئێستاوە بچەسپێ بۆی لە ئایندەیە بتوانن یەکتری قبول بکەن. سەرپەرشتیار پەخشان عەبدوڵڵا مامەد سەرپەرشتیاری پسپۆری کیمیام لە یەکەی سەرپەرشتیاری ئامادەی وەکو دەستەی یەکەیک ئەوەش گروپی کارم لێرە کە پرۆژەکە بەڕێوە دەبن پرۆژەکە چیە خۆی لە چ پێکاتوە لەوە پێکاتوە کە ڕێبازی پێکەوە ژیانی قوتابی واتە قوتابی لێرە دەبێت بەستراوە بێت قوتابی هەیە لە پۆلدا بەشداری ناکە قوتابی هەیە لە پۆلدا حالەتێک چیە مەسەلەن بۆ نمونە شەرمنە یاخود ینی حالەتێکی ناتوانین بەشدارکە لێرە چ دەکە مامۆستایەکە بەشداری بە قوتابێک کاکات لێرەش ئەو ئێستێمە ئامادەین لەو قوتابخانەیە کە قوتابخانەیەکی ئامادەیە پرۆسەی پەرلەمان واتە هەڵبژاردن واتە قوتابی دەنجی هەیە لێرە قوتابی چ دەکات نوێنەری خۆی هەڵبژێرێت لێرە دوو ئەرچێ و پەرلەمانەیە کەمشت گەیاندنی دەنجی قوتابی بۆ بەڕێوەبەر لەگەڵ بەڕێوەبەردادنش و کێشەکان چارەسەر دەکات ئێمەش لێرە لەگەڵ بەڕێوەبەرەکان توان کێشەی قوتابیەکان چارەسەر بکەین ئێمە لە ڕاستە خۆتوان لە ڕێگەی پەرلەمانەوە کێشەی قوتابی بزانین لە ڕێگەی چێ لە ڕێگەی بەڕێوەبەرەوە چارەسەر بکرێت و لێرەش ئەم پرۆسەیە تازێ 15 قوتابی دەگرێتەوە یەکێک لە قوتابیانە قوتابخانەی ئامادەیە قوتابخانە بنەرەتەکانمان هەیە 1 تا 6 قوتابخانەی 7 تا 9 ئەمەش 10 تا 12 ئەو پرۆسەیە جێبەجێ کرد بەڵام پرۆژێ پەرلەمان لە بنەڕەتیەکان 1 تا 6 تەنها 4 تا 6 توان بەشداری پەرلەمانەکەم لە دەنجی خۆیان بدەن بەڵام 1 تا 3 ناتوان پەرلەمان بەشداری بکەن و مافیان لێجارێ لێرە قوتابی فێری پەرلەمان چییە لەوانەیە قوتابی لە پۆلی سواری سەرەتایی یاخود بنەڕەتی نازانێت پەرلەمان چییە بەڵام لێرە فێر دەبێت چۆن دەنگ دەدات چۆن مافی هەیە چۆن دەنگکەشی پارێزراو دەبێت دەنجەکە توانێت بەشداری بکە بەڵێ زۆر بەکارێکی پیرۆز و باشی ئەزانین چونکە ئەبێتە هۆی دروستکردنی کەسایەتیەکی بەهێز بۆ قوتابی وەکو پەرلەمانتارێک لە قوتابخانە متمانە بەخۆی بکە بۆ ڕاپەڕاندنی کارەکانی خۆی بۆ داواکردنی مافەکانی خۆی و ئەبێتە هەوێنێک بۆ دواڕۆژی کە بتوانێت لە ناو کۆمەلگاوکو پەرلەمانتار خۆی هەڵبژێرێ و داکۆکی لە مافەکانی خاک و وڵات و نیشتیمان سپاس بۆ خوا ئێمە لە جێبەجێکردنی مافەکانی مرۆڤە سەرکەوتوو بووین تا ئێسا هیچ کێشەیەک و گرفتێکی ئەوتۆ نەبووە لە قوتابخانەکەمان و توان لێدوانی قوتابیان وەربگرن کە خۆیان کە قسەیان لەگەڵ دەکەین دەڵێن مامۆستا هیچ مافێکی نەماوە بۆمان دابین نەکەن بە خۆشحاڵیەوە کە ئەوان لە ئەدای پەروەردەی ئێمە رازین و کۆمەلگاش لە ئەدای پەروەردەمان رازیە وەکو خانەوادەی قوتابیان شتێکی زۆر باشە هیوادارم بۆ ساڵی ئایندە ئەم ساڵ ئێمە 15 قوتابی وەکو نمونە لەلایەن وەزارەتەوە دەستنیشان کراوین سوپاسی بریتیش کاونسڵەکەم کە ئومتمانەی بە ئێمە بەخشی و هیوای سەرکەوتنیش بۆ قوتابیەکانمە خوازم ئینشاءالله قوتابخانەکەمان نەگات بە ئاسی خەڵاتی زێڕین و دڵنیام ساڵی ئایندە لەبەر باشی و بەرهەمی ئەم پرۆژەیە لەسەر جەم قوتابخانەکانی دی جێبەجێ دەکرێت. خۆم ئەمە باشە بۆ ئێمە کە ئەنجام دراوە لە نێوانمان تاوەکو ئێمە لە دوا ڕۆژدا بتوانین یان مافەکان ئەو هاوڕێیانەمان ئەوانەی لەگەڵ خۆمانە لە نێو قوتابخانە مافەکانیان بۆ دەستەبەر بکەین و بتوانین بۆیان بچەسپێنی مافی قوتابی ینی لە سنووری قوتابخانە دەرنەچێت چ مافێکی هەبێت لەلایەنی خوێندن و لەلایەنی زانست و لایەنی باشی مامۆستایان و هەر لە ناو قوتابی بێ لە نێو سنووری قوتابخانە دەرنەچێت تاوەکو قوتابیەکان بتوانن لە دوا ڕۆژدا بڕۆن بۆ نێو ئەنجومەنی پەرلەمان تاقیب بکەنەوە لە ئێستا ڕایانی لەو تەمەنە باشترە کە تاقیب بکەنەوە بوومە بە سەرۆک پەرلەمانی قوتابیانی پۆلی خۆم دەیوێژەی دەتوانم ئەگەر مافێکیان هەبێت لە نێو خۆمان لە نێو خودی خۆمان هەروە گوتم لە نێو سنووری قوتابخانە دەرنەچێت مافەکانیان بۆ دەستەبەر بکەم بەڵێ زۆر باش بوو بۆ هەموو کەسێک دەتوانێت زووتر دەنگیمە بە قوتابخانەکەمان بگەێنێ بە بەڕێوەبەر دەتوانێت بەدەم کێشەکانی ئێمەوە بێ چاودێری قوتابیەکان دەکەم بۆی کە هاتن هیچ هەڵەیەکی تێدا نەکەن لە پرۆسەکەیدا فێڵ و شتێکی تێدا نەبێ بەڵێ مامۆستاکان پێش هەڵبژاردنەکە زۆر یارمەتیان داین کەوا چۆن کارەکە بکەین بۆیە دڵنیاشین ئینشەڵا سەر دەکەوین لە پرۆژەیە.
خێراتنی کەناڵەکەتان دەکەم بۆ قوتابخانەی شارستانی کچان لە هەولێر لێر کوانە پرۆسەی پەرلەمانی قوتابیان بەڕێوە دەچێتن کە ئێمە یەکێکی لەو قوتابخانەی لە هەولێر کە لە 15 قوتابخانەکەدا هەڵبژێردراوین لێرکوانە دایمە داکۆکی لە مافەکانی داکۆکیکە لە مافەکانی هاوڕێکانمان دەکەین کە قوتابیانن من وەکو نوێنەرێک خۆم هەڵبژاردووە بە زۆرینەک دەنگ توانی ومە بێم بگەم بۆ ئاستی ئێستاکەم ئێستا مەرحەڵەی دوی دەنگدان دەست پێ دەکە سەرۆکی پەرلەمانی قوتابیان هەڵبژێردرێ ئەو پرۆژێ زۆر باشەکەر نەک لە هەولێر لە هەموو کوردستان پەڕی پێ بدرێتن چونکە ئەوە دەکات قوتابیەکان زیاتر تأمین بن لە خۆیان کە تاکید بن لەوەی کە مافەکانیان ناخورێتن مافەکانیان پێشێت ناکرێتن هەر مافێک هەیان بێتن کە ئێمە وەکو نوێنەرێک دەیگەێنن بە مامۆستایەکانمان بە سەروی خۆمان بە مدیرەکەمان بۆ ئەوەی مافەکانمان بۆ دابین بکەن و بیگەێنن بە تەربیە. هەدەفمان ئەوە بوو کە قوتابیش بەشدار بیتن لە هەڵبژاردن فێرە هەڵبژاردن بیتن ئەوە کەسایەتی قوتابیەکەی بەدەردەکەویتن یعنی هەست دەکاتن کە بەدەنجی خۆی دەتوانیتن شتێک بگۆڕی. بەڕاستی ئەو شێوازە زۆر باشە بۆ قوتابی کە تێیدا بتوانێت ڕاو بۆچنی خۆی دەرببڕێ ئێمە لێرە وەکو قوتابی کە هەڵدەبژێردرێن دەتوانین دەنگی قوتابی بگەێنین دەتوانین لێرکوانەوە ینی زۆر شێوازی قوتابی کە زۆر کار و کردەوەی چاکە زۆر کار و چاڵاکی زۆر چاکە بگەێنین. من وەکو پەرلەمانتارێک هەڵبژێردراوم بۆ خۆشحاڵم بۆی کە دەتوانم دەنگی هاوڕەکانم بگەێنم. بەڵێ پێمان باشە لە هەموو قوتابخانەیەک پەیڕۆ بکرێت بۆ ئەوەی بتواندرێت دەنگی هەموو قوتابخانەکان دەنگی هەموو قوتابیەکان بەیەک شوێن بگەێنرێت. من وەکو قوتابیەک لە قوتابخانەی شارستانی کچان ئەمڕۆ بەشداریمان کرد لە پرۆسەی ئەندامی پەرلەمانی قوتابیان کە بەمەستی زیادکردنی چالاکی قوتابخانەکەمان و بەرزکردنەوەی ئاستی قوتابیانە و هیوادارم هەموو ساڵێک ئەم پرۆسەیە بکرێت لەبەر ئەوەی قوتابیان مافەکانی خۆیان بەباشی دەستەبەر بکەن و مافیان هەبێت لەم قوتابخانە و لە هەموو پرۆسەیەک بێ یاخود بڵێن دەتوانین بڵێن بۆ بەشداربوون لە پەرلەمانی داهاتوو و ئینشاءالله ئەم پرۆسەیە دووبارە وەک دەڵێمەوە هەموو ساڵێک بەڕێوە دەچێت. بەڵێ بێگومان زۆر پێم باشە پێویستە هەموو ساڵ یعنی بەڕاستی یادی بکرێتەوە و بەردەوامیش ببیتن. قوتابی دەتوانی مەسەلەن مافی خۆی وەربگری لە بۆ نمونە لە بۆ خوێندنێ لە خوێندنێ مەسەلەن بەردەوام ببیتن. لە هەر جێگایەک مافی مرۆڤ هەبی دەستەبەر بکرێ بزانە ئەو جێگایە بەرەو پێش دەچی. ئەگەر هەر کەسێک کە مافەکانی خۆی بەدەستهینە ئەو کەسە متمانە بە خۆی دەکات کە متمانی بەخۆی کرد ئەو کەسە بەرەو پێش دەچی. هەر قوتابیەک بتوانی مافی خۆی بەدەست بینی ئەو قوتابیە بەرەو پێش دەچی لەلایەنی زانستی و لەلایەنی عەقلێوەش. ئەکید ئەمن دەستخۆشی لەو قوتابخانە دەکەم بەگشتی قوتابخانەی شارستانی کچان دەستخۆشیان لێ دەکەم لۆ ئەو ئستافەی کە توانیتیان وەکو یەک خێزان بجوولێنەوە و پێش ئەوەی کێشەکان بگاتە بابوداک کێشەکان بە خۆیان حەلیان کردیا. ئێستا چارەسەری کێشەکان بێ لەوەی کە بە خۆیان چارەسەریان کردیا ئێستا ئەگەر پەرلەمانێک دابمەزرێ بتوانی سەرۆکی پەرلەمان و جێگیری پەرلەمان و ئەندامەکان چارەسەری کێشەکانی قوتابیان بکەن بە شێوەیەکی جوان ئەو کاتی ئەو ئەرکە لەسەر باوکودایک کەمتر دەبیتەوە. ئەو بارگرانیە کە هەبووە باوکودایک مەسەڵەن بێت چارەسەری کێشەی قوتابەکەی بکە پێش ئەوەی ئەگەر دەبینی بازە کێشەک هەیە زۆر گچکەیە دەتوانین لەناو قوتابخانە چارەسەر بکرێ. ئینشاءالله ئەندام پەرلەمان و سەرۆک پەرلەمانەکەش چالاک دەبن.